بەڵێ سەبارەت بە پێداگیریەکانی سەرۆکوەزیران و سەرکەوتنی بەسەر و هەموو فشارە و زەختە ناوخۆیە و دەرەکی کە لەسەری کرا بۆ مەبەستە بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی بە پرسی لقیدەی پارتی لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستە. یعنی پێویست ناکە کەس لەبری خەڵک قسە بکە، ئەوەی خۆت بینیت لە ڕاستەخۆکان و بڕۆتە بازارەوە، بازار جمعی دێت گەرم و گوڕا، خەڵک دڵی خۆشە، خەڵک شتەکڕێ لە سوشیال میدیا بێگومارە خەڵک دڵی خۆشە. پێداگیری سەرۆکوەزیران خۆراگری خەڵک تا چەند گرنگ بوو و ئەم دەستکەوتانی لێکەوتەوە. سپاس بەوە دەرفەتە. دیارە هەرێمی کوردستان بە قۆناغێکی یەکلاکەرەوە و قۆناغی زۆر هەستیار تێپەڕێ. ئەم قۆناغە زۆرێک لە هێزگەلێکی سیاسی لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان چاوەڕوانی ئەوە بوون کە مەرگی قەواری دەستوری هەرێمی کوردستان ببینن بۆی فاتحایەکی لەسەر بخوێنن و هەروە گرەوشیان لەسەر شکست پێهێنانی کابینەی نوێم و هەوڵەکانی جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور بارزانی کرد. دێ لەم ئان و ساتەدا فریاد ڕاست کاک مەسرور بارزانی و دەرەکەوێ ئەم کێشانە چارەسەرەکە ئەم سەحرەی ئەوان بەتاڵەکاتەوە و هاوکێشەکە سەر و ژۆرەکە نەکردتەنا قەواری دەستوری هەرێمی کوردستان ڕێز لێگیراوە بێ، بەڵکو مافەکانی هەرێمی کوردستانیش دەسەبەرەکە بە تایبەتی شایستەداریەکانی هەرێمی کوردستان. کاک مەسرور بارزانی لە مەنهەجەتی کاری کەسێکی لێزانە، ئەزانی دەوڵەتداری و حکومڕانیەت لەسەر چ بنەما ئاوا بووە. ئەم کەسێکە بیرکردنەوەیکی قوڵی هەیە بۆ پرسەکان کاتێکە چێتە دانوستاندنەوە ئەو پەڕی نەرمی دەنوێنێ، بەڵام کاتێک دێتە سەر داکۆکیکردن لەسەر دەستەبەرکردنی مافە دەستوریەکان ئەو پەڕی توندی دەنوێنێ. لە مەنهەجیەت و ئەدەبیاتی کاک مەسرور بارزانی بە هیچ شێوەیەک ساردبوونەک نابینیە لەوەی کە سار بێتەوە لە بەرگریکردن لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانە. بۆیە ئالەوێدا هێزگەلێکی سیاسی کاتێک کە دەستکەوتێک بەدەست دێ و پێداگیریەکانی کاک مەسرور بارزانی بەرەنجامەکەوێ نەتیجەی باشی لێکرد، هێزگەلێکی سیاسی ئەوانەی لە ڕابردوودا لە هەوڵی ئەوە بوون کە کێشە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دروستکە. بەو پێکە ئەگەر ئەو کێشەیە دروست بێ بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان واتە وەکو ئاماژەیەکە بۆ شکستپێنانی حکومەتی هەرێمی کوردستان. ئالەمان و ساتەدا کاتێک کە دەستکەوتێک بەدەست پێداگیریەکانی کاک مەسرور بارزانی سەرەگرێ، ئەم هێزگەلە سیاسیە خۆیانەکەن بە خاوەنی دەستکەوتەکانەکە. ئەمەش لەگەڵ ئەدەبیاتی حکومڕانیەت نایەتەوە، چونکە تۆ ئەگەر بەشێکی لە دەسەڵاتە ئەبێ بەشێکی لەو مەنهەجەت و بەرنامەی کە کاک مەسرور بارزانی حکوومەتەکەی و تیمەکەی گرتویانەتە بۆ چارەسەرکردنی کێشەکان. هەڵبەت سەرۆکوەزیران پۆشی بێژیتە کەپتنی ما ئەش بەرپرسیارەتی ڕاناکەم ئەگەر ئەم بەحسە حکوومەتە بکەن، حکوومەتە هەرێمی توزانی حکوومەتێکی ئیتیلافیە دووسێ لاینی سەرەکیت هەرێمە کوردستانی پێک هاتیە لێ دەما ئەف پرسگirêkê çêdibin hint aliyên rûlê opozisyonê binin. Yani şarekî psikolojîk mezin gel xelkê Kurdistanê têm bûn me hikûmeta herêmê heye ku hikûmet gel hikûmeta Iraqê du dezgehên fermî teamilê gel êka dû dikin. Divan tawqîtê da dema ku pirsgirêk çareser bin an pirsgirêk teqîd bin. Hind berpirsên hizbahane diçine Baxda li piş perdê digel serokvezîran digel aliyên dinyên siyasî dicivin. Heta li medya civakî de yekî berpirsên hizbên siyasî ku di hikûmetê de bejere çûwa Baxdatirsan heye dibêjin hîvîdarî ji me têkine de careka dî. Ev çûna Baxda çi ye gelo çi derencamê? Ew bi xwe karekê fewza ye rastî. Ewel welatekê ket bênê welatê Fentelûz da ev kar e têkirin. Bidaxewe endek li wa hêzûlanê siyasî ji bo yekî ku muessesat li Herêma Kurdistanê rolê xwe nebînin, hikûmet wekû desteyekî kargerî wekû desteyekî siyasî devrê xwe nebînin, rolê xwe nebînin û şîna emniyet û ewliyet desteber bi fewza şîna wa çêbi ew hêz tên ew kesayetî tên wê rolê li hikûmetê werdigirin bo xwe çêdikin. Wê rolê didene xwe. Ew rol ne rolê wan e, ne destûr rêdaya wan e, ne qanûnê rêdaya wan e ku wê rêlê bînin. Li edebiyatê hikûmraniyetê hikûmetek heye berpirs e li çareserkirina qeyran e. Dema qeyranek tê pêş, tengaviyek tê pêş, hikûmet lê berpirs e li çareserkirina. Belê wextê tengavî çêbûne hikûmeta Herêma Kurdistanê li xwe bi xwedan kiriye, ewa kesa wa hêza xwe lê paş xistiye. û ew berpirsariyetî xistiye ser milêt serokvezîr û xistiye ser milêt hikûmetê. Dema hikûmeta Herêma Kurdistanê ji bi erkê xwe yê qanûnî radibe wa pirsa jî çareser ket. Kak Mesrûr Barzanî pêdagirî dike ser wê yekê ku ew kêşe tibî bên çareserkirin, xweşbextane ku hatiye çareserkirin, wî çaxî ew wê dewskewtê hewle den ji bo xwe. Helbete çûna wan e bo Baxda ne ji bo hindê ku pirs bên çareserkin, çünkü pirs hatin çareserkin. Çûna wan e bo Baxdayê me ji ku gumanê heye bo hindê ku ev pirs neyên çareserkirin. Carek dî alîngarî û asteng ji berdem hikûmraniyet Herêma Kurdistan û Kak Mesrûr Barzanî. Tawan gelek caran ev hewle daye lê pirsgirêk hatine çareserkirin. Dînata ev çi te çêrçûvê çi xanekê da ku te muasatê xwe fermî hebin li piş wan tu çi teamilê gel beramber dikey? Ez hez kem zelalî bêjim Kak Hekar. Ewana ew kesûlan beşek bûn
الوی سیاستا برسیکردنا خەڵکی کوردستان بەشێک بوون لوا تێڕوانینا کودانە حکومەتە عێراق و هێز شیعە بۆ برسیکردنا خەڵکی کوردستانê ئەو بەشێک نەبوون بۆ چارەسەرکردن ئەگەر ئەو ڕاست بژن گەڵخۆ و گەڵ خەڵکی خۆ وان تیمەکە حکومەتە هەرێما کوردستانê ئەو تیمە لە ئەنجومەنی وەزیرانە بڕیارت ئەنجومەنی وەزیرانە تێنە زوڵالکردن تێنە گەنگەشەکردن ئەو تیمژی بەشەکەل تیمێ دیکە تیمێت وا ئالێک و حکوومەت بنگە ئەسلەن ئەو حکوومەتە کووالیسیانە پێدویە تیمە حکوومەتێک کە ڕنگدانەوە و ڕنگڕێژێت هەموو هێزولانە سیاسەوێت پشکدار حکوومەتێ ئەو بی ئەرکێرابن لێ سەرۆک وەزیر سەرۆک لە هەمی دەوڵەتەوە ئەو پەڕی دیموکراسیت ئەو پەڕی سەرۆک وەزیر دەما بڕیارێکە دەت ئەنجومەنی وەزیران کۆکت من سەروا بڕیارە ئەو بڕیار پێدویە بتە منهەجی حکوومەتێ ژ بۆ چارەسەرکردنەوە پرسە گەلو کی پیاداوێ بڕیارەت کرد کی هەوڵ دەدوێ بڕیارە چارەسەر بکات ئەو تیمات کوت بێنێ تیمل ئەنجومەنی وەزیران ئەو تیمێت کو تێنە تەخسیسکردن لەبەر هەندێ دەما پرس تێ چارەسەرکردن حکوومەت و مؤسسات لە حرێما کوردستانی وا پرسا چارەسەرکردن سەرۆک وەزیر و صفەتێکە ڕسمی هەیە صفەتێکی فەرمی هەیە پۆستێکی فەرمی باڵایە لە هەرێما کوردستانê بڕیار بەدەستە لە هەرێما کوردستانê دەسەڵاتە جێبەجێکردنێ دەستێ سەرۆک وەزیریدایە دەما ئەو پرسا تێن چارەسەرت کرد لێ هەندێک کەسە دیکە لێ خۆتکەنە خوددان بەس پشراز من خەڵکی کوردستانیش زانیت وانە هەوڵێ هەندێدایە و ئەو پرسک و هاتیە چارەسەرکردن جارێکی دی کێشە و ئاریشەش بۆ حکومەتاری با کوردستان و کاک مەسعود بارزانی زۆر باش کاکرە باش شتێکی تر کە زۆر گرنگە ینی لە سەرەتای کابینی نوێمەوە تاوەکو ئێستا هەوڵێکی زۆری میدیایی بەرفراوان هەبوو بۆی کە متمانە لە نێوان حکوومەت و خەڵک نهێڵدرێ ینی ئەمە ئێستا کە هەبوو پێشتر باسەکرا بواە ئێمە ڕاستە و خۆ هەموو شتێک ینی ئیرادەمان باەتە دەست بەغا تەنیا لە پێناوەی موچێکمان بۆ بنێرێت ئێستا ئیرادەمان ڕادستی باغداژ بێگومان سەرۆک وەزیرانیش موچەکەی بۆ هێناوین و لە ماوەی دوو هەفتەدا دوو موچە دابش کراوە بازار بژاوەتەوە خەڵک دڵی خۆشە ئەم هەوڵانە و ئەم ئەنجامێکی ئێستا بڕیارەکانی سەرۆک وەزیران تا چەند شکستی بەو هەوڵانەیە ئەمە لە ئەدەبیاتی علومی ئیعلامی جەنابتان ڕۆژنامەوانم پێ دەڵێن بووق ئەمانە بۆ ئەوەیە لە ئانووساتێکی ئاوا دەرەکەون بۆی کە خەڵک چاواشەکردن و خۆڵ بخەنە چاوی خەڵکی بۆی ڕاستیەکان لە بەرچاوی خەڵکی بشارنەوە بەڵام بە دڵنیای ڕاستیەکان لە بەرچاوی خەڵکی نەکەن ناشار دێتەوە بەڵکو خەڵک بە تەواوی تێگەیشتووە کە ئەمە سەرۆک وەزیرانە کە ناوی کاک مەسعود بارزانی تیمەکەیتی لە حکومەتی هەرێمی کوردستان هەوڵەکانیان چڕ کردوتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان حکومەتی هەرێمی کوردستان هەڵقوڵاوی خەڵکێکە کە دەنگیان داوە لە ڕێی سندوقەکانە ئەم حکوومەت هاتۆتە پێشە شەرعیەت لە هەرێمی کوردستان سەرچاوەکەی سندوقەکانی هەڵبژاردن بووە و دەریشکەوت بۆ خەڵکی کوردستان تێکرای خەڵکی کوردستان لە زاخۆ تا خانەقین کە ئەمە کاک مەسعود بارزانیە و کابینەی نۆیە مە پێداگرە لەسەر چارەسەرکردنی کێشەی موچە کێشەی موچە لە هەرێمی کوردستان یەشێک بوو لە ئەولەتیەکانی کاک مەسعود بارزانی کە هەمیشە لە هەموو لە هەوڵە دیبلۆماسیەکانی خۆیدا یەشێک بوو لەو بابەتانە کە بە زۆر بە تێر و تەسەلی قسەی لەسەر کرد سەردانی کاک مەسعود بارزانی بۆ ئەمریکاوە لۆبیکردنی لە ناوەندێکی بڕیاری وەکو ئەمریکا کە خۆتان نەزانن سۆپەر پاوەرە کاریگەری لەسەر سیاسەتی نێودەوڵەتیشە هەیە یەکێک بەرەنجامەکانی ئێستا بینین باشە ئەوە کێ کردی ئەوە کەسێک بە ناوی فلان و فیسار کە ئێستا لە بەغان لە هەوڵی لە دوای ئەوەن کە کێشە بۆ هەرێمی کوردستان بنێنەوە و کێشەی موچە چارەسەر نەبخۆ ئەمان نیان کردووە هێزێک بە ناوی فلان و فیسار نەیکردووە ئەمە حکومەتی هەرێمی کوردستان و خودی کاک مەسعود بارزانیەکە ئەم هەوڵانەیدا بۆیە ئەم هەوڕانە لای خەڵکی کوردستان جێڕێز و تەقدیر خەڵکی کوردستان ستایشی گەوریان هەیە بۆ جنابی سەرۆک وەزیران کاک مەسعود بارزانی برێز دکتۆر ڕێبار بابکەی بەرپرسێ لە قادە هەیە پارتیا دموکراتە کوردستان گەلێ سپاس